کەس ساعیل بەریدەی ئەمریکای بیستووە لە ویلایەتێکی ئەمریکا ساعیل بەریدێکمان هەیە ساڵی 2011 بۆ زەمەلەفێکیان لە دش کردەوە ئەمە پۆستە چی بووە پۆستەی بردۆ بۆ ماڵەکان و کاتێک کە با بڵێن هین نەبووە ئێستا 87 ساڵە کە پرسیاریان لێ کرد ئای زەمەنی شەستەکان خۆش بوو دیارم والیدی لەوە چ شلەکان بێ ئەمە پۆستە چی بووە چوو بۆ هەر ماڵێک و پۆستەکەی بردووە و ئافرەتەکە لەوێ بووە و پیاوەکەی لە ماڵ نەبووە قاوەیەکی لا خواردوونەتەوە خواڵ ناگرێ بەس قاوەی تر کەس باسی چیتر نەکات چوە خوا ئامانگرێ دوایی محققێک هاو لە ئەمریکا تەحقیقی کرد طبعا لەمە لە وڵد نویسی خۆیانە بڵاوبووەتەوە لە دەیلی ریپۆرتە ئەم خەبەری تایە محققێک ئەڵێ ڕاست پێرام بە تەحقیق لەم کەیسە 15 دانە ساڵی پێوە بووم 15 دانە ساڵ هاتم فەحسی جینات و ئەوانم بۆ ئەو خەڵکە کرد کە لەو منتەقەیە هەمووی ژیاون چەند مناڵی بۆ دەرچوو ڕقەمێ بڵێن ئەدەی مامە ڕاوێژ ڕقەمێ بڵێ لە خۆت 1330 مناڵی بەناوە ئێستا ئەمە پۆستەی بڵاو کردوێتەوە یان عیم نەبەشی چی تەوزیع کردووە 1330 مناڵ باشە مناڵەکانیش کێشەیان نییە ئەڵێ باوکمانە ئەمیش نەیکردووە بە ناپیاوەتی خۆی نەکردووە بە خاوەنی هەمووی بۆ خەڵکە داماوە بەخێو کردووە ساگەنە مناڵ هەمووی گەورە کردووە باوە ئەوانیش دەستیان لە بنی هەمانەکەەوە دڵی خۆش بوو تویانە مناڵم بۆ چیە من دوو مناڵم هەیە نایترم بۆ چییە هەڵات دەرچوو مناڵەکانیش فەیکن و تەزویرن حل ئێوە حەلێکم هەیە ئەزانی چۆن قورسە هەر یەکەتان بێنە بەرچاوی خۆتان هەست بە عیزەت و کەرامەت و ئەو پەڕی هین ناکەن